15 ساڵە بەکارە هونەریەکانەوە سەرقاڵە وەک باسی لێوە دەکات و دەیان تابلۆی جۆرا و جۆریشی دروست کردووە. من نیگار چێشم لێرە لەو ژوورەدا بخۆم نیگار دەچێشم ئەوەی دڵمی هەوێت دەی چێشمەوە فکرەکانم هەستەکانم لێرە دێنمە سەر کاغەز و دیانکەمە تابلۆ. ئێستا زیاتر بە ڕەنگی ئاکریلیکیش دەکەم. ئاکریلیک لەسەر مقەوا لەسەر کانڤاس 15 ساڵ دەبێت بۆتە ئیشی بەردەوامم. وەک کاتژمێریش دیاری ناکەم ئەو هەموو ڕۆژێ ئەوەندە کاتە بێمیش بکەم چون بڵین حاڵەتێکی ڕۆحی و ئەوەی تایبەتی دەوێت بێ کار بکەی هەروانیا بڵێ فلان ساعتە فلان ڕۆژە دێم ئیش دەکەم. زۆربەی هەرە زۆری تابلوکانی ئەم هونەرمەندە لە ژنان پێک هاتبوون. وەک ژنێکە لەو بارە کار دەکەم وابزانم توانی و مەشان بەشانی پیاوان لە ئاستواندا کار بکەم ئەو بۆ خۆی دەستکەوتێکە. ئەگەر لە بواری هونەردا بتوانین لە ئاستی پیاواندا کار بکەین و ئەو هەڵاواردنەی کە لە هەموو بارەکاندا هەیە هونەریشی گرتوتەوە ئێمە بتوانین بربەستەکان بشکێنین لە بوارەکانی دیکەش ڕێگە خۆشکەر بێت زیاتر ورە بدات بە ژنان لە بوارەکانی دیکەشدا ئەو جیاوازیانە لەناو ببین. لە پاڵ نیگار کێشان هونەرمەند هێر و شێخە دەیەوێ یەکەم ئەزمموی لە پەیکەر سازیشدا بخاتە ڕوو وەلێ بەهۆی بچووکی شوێنەکەی گرفتی دروستکردنی پەیکەری هەیە وەک باسی لێوە کرد. کاری سەرەکی من نیگار کێشانە بەڵام ماوەیەک بوو پێم خۆش بوو پەیکەر سازیش تاقی بکەمەوە بۆی دەستم بەو ئیشە کرد ئەو یەکەم ئەزممونمە زۆرم چێژ لێ برد و درێژەشی پێدەدەم. وەک باسکردنی پەیکەرەکە پەیکەری ژنێکە کە ویستومە فۆرمەکەی تێک بدەم لاشەی ژنەکە دێفۆرمە کراوە و لە ڕێبازی ئەکسپرێشنیزم نێزیکە پەیکەرە. لەبارەی ئەوەوە لی دەپرسین کە پەنابەربوونی ئەم هونەرمەندە چ کاریگەری یاخود نوێگەریەکی لە بەرهەم و کارە هونەریەکانیدا دروست کردووە. بێگومان پەنابەربوون کاریگەری لەسەر بەرهەمەکانم هەبووە چونکە ئەو پەنابەربوونە کاریگەری لەسەر کەسایەتی من هەبووە و کەسایەتی منیشە بەرهەمەکانم دەخۆڵقێنێت. ئەگەر پەنابەر نەبووم حتمما کارەکانم شێوازی کارەکەم جیاواز دەبوو. وەک ئەم هونەرمەندە باسی لێوە دەکرد تا ئێستا 3 پێشانگای تایبەت بە بەرهەمەکانی کردوتەوە و بەشداریشی لە چەندین پێشانگای هاوبەشدا هەبووە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر